بەلی پێشکی زۆر سپاس دەکەینەوەڕۆ 20 نیسان ڕۆژی دامەزراندی بەرەی تورکمانی عێراقە کە لە ساڵی 1995 لە شاری هەولێر تاسیس کرابوو دامەزراندە بوو کە ئێمە ئەوە 29 ساڵیادی تاسیسی بەرەی تورکمانیا ئێمە بەو بۆنەوە پیرۆزبایی لە پێشکی لە نەتەوەی تورکمان دەکەین دواتر لە بەرەی تورکمانی عێراقی و هەروەها لە هەموو نەتەوەکان پێکاتەکان لە هەرێمی کوردستان و عێراقدا کە لە ئێستادا تەعایشش و پێکەوە ژیانێکی باشیان لە نێوان نەتەوەکان و ئەدیانەکان ئەمانە گرنگن بۆیە پێویستە ئێمە زیاتر ئیتیمان بە پەیوەندیەکان نێوان لایەنەکان و پەیوەندیەکان نێوان پێکاتەکان بدەین و بۆ بەرەو پێش چوونی پرۆسەی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان بەڵێ کاگایدن سەبارەت بە هەڵبژاردن پێتان وایە وەکو پێکهاتەکان دەتوانرێت بە بێ پێکهاتەکان هەڵبژاردن بکرێت ینی هەڵبژاردن بابەتێکی گرنگە و پرسەشی گرنگە کە پرسەشی نیشتمانیە بۆیە پێویستە بە تەواف و ڕێکەوتن بکرێت و لەسەر ئەم بابەتە لە ئێستادا کەوتم وجودی پێکاتەکان وجودی نەتەوەکان لە ئێستادا بوویتە بابەتێکی دەولی کە لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستاندا کە وتم کە تەعایش پێکەوە ژیانێکی باشیە لە نێوان نەتەوەکان و ئەدیانەکاندا بەبێ کۆتا بەبێ پێکاتەکان زەحمەت هەڵبژاردن بکرێت و بۆیە جوانەکە لەوەیە کە بۆەوەی بکرێت و کە پێکاتەکان بە شێوەیەکی باشتر بەشدار من لە پرۆسەی هەڵبژاردن لە ئێستادا ئێمە ئەو جوانیە و ئەو پێکەوە ژیانی نەتەوەکان کە جێگای تەقدیرە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی عێراقدا بۆیە باوەڕ ناکەم بەبێ کۆتا بەبێ پێکاتەکان هەڵبژاردن بکرێت و ئێمە لەگەڵداین کە هەڵبژاردنێک بکرێت و هەموو لایەنەکان بەشدار بێت و هەموو پێکاتەکان بەشدار بێتون لە پرۆسەی هەڵبژاردن. کاگایدن بۆچوونێک هەیە دەوترێت لەو 100 کورسەی پەرلەمان کە دیاری کراوە ئەگەر هەیە 5 کورسی بدرێت بە پێکاتەکان یاخود هەر ژمارێکی دیکە بێت ئەم بۆچوونە تا چەند ڕاستە؟ یعنی گرنگەوەیە ئەو بڕیارەی کە لە محکمە فێدرال دەرچوو کە تایبەت بە کۆتا کە بڕیارەکە دەستوری نەبوو و یاسایی نەبوو کە ئەمە زیاتر سیاسی بوو بۆیە پێویستە پێداچوونەوە بۆ بڕیارەکە بکرێت و گرنگەوەیە پێکاتەکان بەشدار بن گرنگەوەیە نەتەوەکان لە پرۆسی هەڵبژاردن بەشدار بن بێبەش نەبن لە بەشداریکردنی لەم پرۆسەیە کە پرۆسێکی گرنگە پرۆسێکی نیشتیمانەیە و حەقی هاوڵاتیانی نوێنەرانی پێکاتەکانی شەیە کە نوێنەراتیان هەبێت و لە پەرلەمانی کوردستان ئەمە زۆر گرنگە کە پەرلەمانێکمان هەبێت و کە لە هەموو نوێنەرانی هەموو نەتەوەکان و ئەدیانەکان تێدا بێت. کاک ئایدن پرسیارێکی دیکەم ئەوەیە بنمونە لە ڕابردوودا سەبارەت بە بڕیارانەی دادگا و نەمانی کورسی پێکاتەکان کۆمەڵێک ڕێکار و بیر و بۆچوون و بە ئایدیایی جیاواز هەبوون پێتان وایە ئەم شتانە جێبەجێ بکرێتەوە لە کاتی جێبەجێکردنیان ئەگەری دواخستنی هەڵبژاردن نایەتە گۆڕێ ینی وتم کە هەڵبژاردن گرنگە بەڵام پێویستیشە هەم بە بەشداری هەموو لایەنەکان بکرێت و بە تەواف و بەڕێکەوتن ئەمە زۆر گرنگە. دوا پرسیارم بۆ بەڕێستان ئەوە دەبێت لە کۆبوونەوەتان لەگەڵ بەڕێز سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هیچ باستان لە دەستپێکردنەوەی گەشتەکانی نێوان سلێمانی و وڵاتی تورکیا کردووە؟ یعنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵات و چێ لە ئێستا لە هەستێکی زۆر باشدایە و کە ئەم سەردانەی بەڕێز جەنابی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری وڵات و تورکیا بۆ بەغدا دواتریش بۆ هەولێر ئەمە خۆی لە خۆیدا گرنگیدانە بە پێگەی سیاسی هەولێر لە ئێستادا پەیوەندیەکان لە ئاستێکی باشدایە.